تەنها بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز. لە هەرێمێکدا ژیان بەسەر دەبەین، هەموو ڕۆژێک هەواڵی ناخۆش، هەموو ڕۆژێک نەهامەتی، ناڕەحەتی، فرمێسک، ئازار بەرۆکی تاک بە تاکی دانیشتوانی هەرێمی کوردستان دەگرێت. هەر ڕۆژە و لە شارێک لە شارۆچکەیەک هەواڵمان پێگات ماڵێکی هەژار، ماڵێکی نەخۆش، ماڵێک ژیانیان لێ تۆراوە و چاویان بە فرمێسکە و نەهامەتی و ناڕەحەتەکانیان لە سەروی تاقەوتوانەی خۆیانە. بۆیە ئێمە لە بەخشینەوە بە هاوکاری و پشتیوانی ئێوە لە بەخشینەکان بەردەوامین و شار بە شار و دێ بەدێ دەگەڕێین. لەکوێ هەژارێک، نەدارێک، نەخۆشێک هەبێت چارەسەری لای ئێمە بێ و مستحەقی ئەوە بێت بە ئێوەی ئاشنا بکەین. بەبێ جیاوازی دەگەڕێین و ئاشنای ئێوەی ئازیز و خۆشەویستیان دەکەین. ئەمڕۆ لە شاری هەولێر لە گەڕەکی کەس نەزان سەردانی ئەم خانەوادە بەڕێزەمان کردووە. تۆی میهرەبان، تۆی بەسۆز، تۆی دۆستی هەژار و نەداران لە هەرێمی کوردستان چەند ساتێک لە کاتی خۆت بگرە و لەگەڵ ئێمە گوێ لەم خانەوادە بگرە، با بزانین چیان پێویستە و چۆن دەتوانین هاوکاریان بکەین. من دكتوري لو زراعم دارينا ودي كان زعيبونا من شو ما كنت دكتوري قلت أنا هاي ساتان بيز إيش ده كان هردوشة لا تا رمضاني هذا الشهر شو ما دكتورة هذا فاحسن كده العلاج بخار بيتسانا أنا رمضاني هم قلم أستور وبشي تقدر من وير دريج بنوم أنا قلتي دبي أو يبكي خاص لي بكي أنا دور جان شم داخل وخاص لي عنه كلهم قان برق نفاوة لا حتى يوروجيش خاص لي دكم چەند ماگە تووشی ئەوەی بکە غەسلی لەوەتی ڕەمەزانەوە لە ڕەمەزان لە ڕەمەزانەوە خاصلی دەکەم هەفتەی دوو ڕۆژ 3 ساعە لە من خاصلی دەبین ئەم قەلمان تێک دەچی زەخمە هەردەستی لەرزیمان لێت لە قەلمان ناخۆش دەبین لەها لە خێرخوازانەکەم بەهانامان بێ پارەمان نییە پارەی زۆری دەوێ پێمە دەکەم عەمەلەیە داوای خێرخوازە دەکەم بەهانامان بێت خێریان دەگات ئەگەر خەستەکەی دەکەم پشتێک لێ بێدەقەجێ ناوێرم ئایا بخۆم هیچ بخۆم شەوان خەوم نییە هەزارم زۆرە خێریان دەگاتێ بەهانامان بێت زمان خراپە زۆر هەیە پوولمان نییە
پیاوەکەت کرێکاری دەکە عەمەلاتی دەکە پیاوەکەم عەمەلاتی دەکەم ئەدی ئەو هەموو فەحس و سەردانی دکتۆر بەچ دەکەن ئەشەمە خێرخواز لە یارمەتیان داین دەکۆ هیچمان نییە خوا خێریان بنووسی یاخۆ دکتۆرەکان چیاڵێن عیلاجت چییە تۆ دکتۆرەکان لێ بە عەمەلات بکەین لە کولەکان ڕاوەستاین پارەکی زۆریشی دەوێ ڕۆژانە توانیت چەند بڕۆیت ئیش و کارش هیچ بکەیت توانی نا لەش پێ ناکرێ ڕۆژانە تا ئێرێ بچم بشیم تەنگ ناوی پێ ناکرێ ئەنی خواردن پێ ناخورێ خەوت نییە ناتوانانی بڕۆی نا نەخواردن پێ ناخورێ ناتوانانی ئەنا ئێرمای بخۆمەوە هیچ گەدەی خۆ تارکەین ئەمە دەبتە ژان و ئەوە دەستگرت هێشتێکتان نەبوو خۆتان عیلاجی خۆتانی پێ بکەن ناوە هێشتاگەری پێ بکەیت ناوەڕێ هیچمان نییە ئەفخانیمان هەیە مەعاشمان نییە هیچمان نییە داوا لە خێرخوازانەکەم نامان بێ ئەدی هاوسەر لەبەر ناسە ئیشە ژوانیە ناوە لە ناسە ئیشی ئیش و کار و کەسابەتیش بوونە نەچتە ئیشی ناوە لەم پێ ناکرێت ئەمن نەخۆشەکەم هەیە مارم لە کەسنزانیا لە عەسەناوای لای مزگەوتی شەهید سابر عەلی داوا لە خێرخوازان دەکەین ئەمە بەخۆم کابرایکی عەمەلەمە چەند ساڵە عەمەلەمە لەخوای بەزیادی گوزارانەکەمان دەبر دەستەری لەخوای بەزیادی کەم و زۆر چەندی خوا بکردی قسمەت بەس ئەوە دوو سارە ئەو خێزانەکەم تووشی نەخۆشی بووە لەبێ هێندێ ینی پێم ناکردی بچمە ئیشیش بەخوای لە ڕەمەزانیەوە نووسیمەیشی لە پێش ڕەمەزانەوە نووسیمەیشی ماجە ڕەمەزانەوە ڕۆژی ماجەڕم لە پێش ڕەمەزانەوە نووسیمەیشی داوا لە خێرخوازان دەکەین ئەوە بە تەمامە کلێ بگۆڕین ئەگەر خێرخواز یارمەتیمان بدا هیچمان نییە ئەو ماوە چۆن ژیانتان بەڕێ کرد وەڵی ئەو ماوەی پێشتر لە خوای بەزیادبی باش بوو لە خوای بەزیادبی کم و زۆر پێ شکر بووم ڕۆژە دەچوومە ئیشێ ئێوارە داتمەوە لە خوای بەزیادبی بەسوەتێ نەخۆش بووە بەخوای ئیشەکەشم پێ نەکرا نەچوومە ئیشش نابەخوای بێ مەزالم نییە بچمە ئیشش ئەو خێرخواز وەڵی خێرخواز یارمەتیاندانا عیلاج و شتانم لۆ کڕیەوە ئەوەتەوە دیارەمەوە ئەو ئەلان بە تەمامەکە لێ بگۆڕم ئەگە خێرخواز یارمەتیم بدەن ئیشەڵڵا ئەجە بە دینارێک بی بە چەندی خوا لە قسمت کرد بەوەندی بی ئیشەڵڵا ئەوە کەشی زۆرە پارەکەشی زۆر ژیانی کووە لەمە وەڵی ژیانی نییە وەتێ نەخۆش بە ژیانی نییە ئیسراحاتی نییە ینی شەوێ هەتا سبەینێ هاوردەکە لە خواردنی نییە ناتوانانی قومە ئاوەشی بە ئیسراحاتی خۆی بخوا هەموو قەلبی پێ ئەستوری دەبێت زیاد بخوا ینی قەلبی ئەستوری بەس دەوی تەڕ دەکا و هەرەوەندا بەو گەرماش ینی تەعامل هەرەوەندا لە خوای بە زیادبی ینی زۆر شکرم بە بەشی خوای زۆر شکرم بە بەشی خوای داوا لە خێرخوازان دەکەم داوا لە دەورومەندەکان دەکەم داوا لە هەموو بسلمانەکان دەکەم ئای بەبێ توانای خۆیان یادێکمان بدەن لەو مرنەی لەو نەخۆشی ڕزگارکەن مام شاب تۆ بەو تەمەنەوە بەێ کرێکاری دەکرد عەمەلاتی دەکرد کرێکاریم دەکرد بەری ئەرێ وەڵی ئیشی دیواریم دەکرد دەتوانی لەو تەمەنەوە کرێکاری ئەخر شتەکە گەر مەجبور بی تەبی حەول دای هەتا مای ئەتە ما تەبێ حەولێکی لۆ مالومدار بدەی لەگەری ینی لۆ خۆت ئەتە ژیانەکەمان دەبێتە سەری لە خوای بە زیادبی بەسوەتێ نەخۆش بووە عەمەلاتی کەش من نمایە یعنی چەند مانگە نەچوو ئیشی چەند مانگە ناوەڵی لە پێش ڕەمەزانەوە نەچوومێشی ئەوە تا خێرخوازە زیرانە برادەرە ناسیارە لە لاشی هاتینا ینی پاران دۆی نەما ئەو عیلازم پێکڕینە ئەرێ بەخوای هیچ موچێکت نییە ناوەڵام حاشم نییە ناوەڵە بەرام هیچم نییە نە بەخوای هەفتای دوو ڕۆژ غەسلیتی لە غەسلی بێتەوە دوو ڕۆژ هەر دەکەوی ینی ئیسراحاتی نییە ینی وەچی ئەوی لێدەیە ئەوە دەبی هەفتەی دوو ڕۆژ هیلاک دەبی مادی دەبی ئەجە ئەو خین و ئەو هەمووی دەردینی دوونی سێ ساعت ملودانە ینی سێ ساعت ئەگە ئەوەکە زیاتبی چەندی ئەوەکە زیادوی دەبی زیاتر لۆی دابنی ئەجا هەیە 4 ساعت هەیە 3 ساعتە برین ئەوە 2 ساعت و نیوی دادەنێم
ئارێ وەڵی برام خوا خێری بسلمانە بنووسی خوا خێری تەلەڤیزیۆنی پایان بنووسی ئینشاءالله. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت. بەخشین 1970 961 13 1970 961 35 1950 723 25 55. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. مسلمان بريس خوشويست بنران إيمان داران بريس أما لما الإمام شهاب كابرايك لعشيرتي منطق جيراني مزقود خوما وتكليفي كدوكا أو تنقصي بوبكم في سبيل الله والشاهدي إيماني بوددين أمنكم ملاي مزقوتي الشهيد سابد عليك لقريك حسناوا ما مشهابج لكولاني مزقوتي الحمد لله أهل مزقوته وأهل جماعته إنسان شي كم درامته خزانكي توشي نخوشي شي أوابو كبر توشي نخوشي قلت لبوا زرعي قلت لبوا لكن جاء فترة كلا دكتور ولا علاج وأهم أشعة ودا ودرمانه دكتورة كانش أولا كده كعملياتي وبكن زرعي كليان وبكن وتكلفة كشي للسروي 15 مليون والله أعلم زيادة ل 15 مليون ما مشابش كابرات شيء كم درامته هيج كسر شيء نية كإشي بوبكاتنو هيج دهاتو مع الشينية تنها أجر بو تماني خوي أجر روجانيك عملاتي ببشي كارو كسابتي عملاتي بكاتم دنا هيج دهات الشينية ما إلا خير خوازان مسلمانان جيران ودور برو أواني كديناسن يارمتي تشبدن في سبيل الله جادوا لبرسنا كين بهاني أو خشكوا بين كنايب لما بزام خزاني مام شهابيم خواي فرجال أجل بهداش مداتا إن شاء الله تعالى هلوك القرآن دفرميتم ومن أحياها فكأنما أحيا الناس جميعا هر كسيك مسلمانك الرزقار بكاتن لنا حتي لنا خوشين ياخذ لمردم كأنما تواوي خلشي رزقار كدوام واتا رزقار كدني جياني أو خوش كمان لو نخوش لو متسيام كأنما تو تواوي خلق بهاناي تواوي خلق وتشويو وهروها أوهمو خلقت زينو كدو توام ولا فرموديك شبي غمري خادة فرمو عليه السلام دفرمتم الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله أويك بسر فقير بوجنام ودقريت واتا أفدش بوجن يعني فقير شي كم درامته هجار النبو أويك يرمتين داداتم بهانانا أتشيتم حاجات بيداوي سيكان موجبة جدكاتم دفرمتم كالمجاهد في سبيل الله وكو كسك وايام كالبينا يخوي تعالى جهادي كربيو تيكو شابتم يعني أوي كلا بيناي خوات شان باداش بودم مسلتم أوانيك يارمتي خلشي فقير هجار وكم درامته بوجنو ياخذ نخوش دم أو دا باداش بودم مسلتم الرجوات تنا فرميتم وكو كسك وايا أوي كيارمتي هجارو لقوماو بوجن بداتم وكو كسك وايا كام شوان بدوام شونيو جامك ببي ما عندبون روجانش بدوام بالرجوع ببي أوي كام روجك بشينتم يعني أوها لو باداشي بو هيام خواهي پرودگار أجو پاداشي براني برنامج بخشين بداتوا كام بهاني أو نخوشوهاتم خواهي پرودگار أجو پاداشي جنامش بداتوا هر مسلمانك اللي هر آسك دابيت بجولي تواناو دستي خوي بتوانتم بهاني أو داكا وبين أو خوش كمان وبين جياني لما تسير زقاركم بالتأكيد دبيت زادو زخيلية زور بقبو قيامت هر أوشتا مكرك ديتم لروج قيامت دبيني لنا صحيف أعمال الدا لنا دفتر شاكان الدام خوي تعالى أو يبون يسوي كتو يارمتي أو فقير الدعوة يارمتي أو هجار الدعوة يارمتي أو نخوش الدعوة يارمتي أو كم درامة الدعوة هر أود بكريديتم هر أود بكريديتم أو مالك خوي بروجات بأمانة بتوي بخشيوام أجل بيناي خوي تعالى نيبخشيم كواتش سودي هيام جادا ولا برسان أكين بهاني أخوش كمان وبين جاني لما تسير زقاركم الله في عون العبد ما كان العبد في عون أخيه بيغمري خوش يسمى دفمت عليه الصلاة والسلام خوي بروجار
یارمەتی کەسێک دەداتن یارمەتی مسلمانێک دەداتن کە یارمەتی برای خۆی بدا یارمەتی خوشی خۆی بداتن کەواتە ئەوەی کە یارمەتی مسلمانێک بداتن بە تەئەکید خوای تەعالا یارمەتی دەداتن ئەوەی کە بارگراناییەک ناڕەحەتیەک هەم و غەمێک خەفەتێک مشکیلەیەک بارقورسێک دەست مسلمانێک لا بداتن خوای پەروەردگار بارقورسایی دنیا و قیامەتی دەستە لا دەباتم جا ئومێد دەکەین ئینشەڵاو تەعالا مسلمانان بەهانەی ئەو عایلەوە بێن ئەو خوشکەمان لەو مەترسیە ڕزگارکەم لەو نەخۆشی ڕزگارکەم خوای پەروەردگار ئەجر پاداش شەمولێک بداتەوە خوای تەعالا پیت و بەرەکەت و خێر و ڕەحمەتی خۆی بخاتە سەر و مالتان هەر کەسێک ئەگەر بە قسەیەکی خێری بێ بە قسەی خۆشی بێ ئەگەر بە دیناریش بێت بە 10,000ش بێتم خوای پەروەردگار بەرەکەت بخاتە سەر و مالی و خوای تەعالا یارمەتی بداتم ئەوەی کە یارمەتی مسلمانان ئالاتم لە ئێستاە لە هەرێمی کوردستان نەخۆشی و ناخۆشی باڵی کێشاوە بەسەر زۆرێک لە ماڵە هەژار و نەدارەکان خەڵکانێکیش لە گەرمەی خەوە لە کاتی سەفەرە لە ناو کۆڕ و مەجلیسە ژیانیان لێتاڵە بێ و بەکارە ساتێک تووشی نەخۆشخانە و تووشی گۆڕستان دەبن کەوایە مرۆڤەکان هەمیشە ئەبێ چاوەڕوانی هەر شتێ بکەن کە ڕوو ئەدا و ڕویان تێئەکات بۆیە هەمیشە سەرۆت و سامانەکانمان کاتیە لەگەڵمان بیر لەوە ناکەینەوە لە پڕێکە ماڵ ئاوی لە ژیان دەکەین و ئەوەی کە ویستمان لە ژیاندا بۆمان نایەتە دی لە هەمووی ناخۆشتر ئەوەیە ڕەنگە خێرێکی ئەوتۆمان نەکردی بەدەستی خۆمان پێشی خۆمان ڕەوانی ئەو دنیامان کردبێت بۆیە هەر کۆیەکەینەوە کارەکەین کەسابەت دەکەین ژیانی خۆمان تاڵ کردووە بەڵام کاتێک ئازیزانە دەست دەدەیت و تووشی ناڕەحەتێکە بێت بەرەو مەرگت دەبن ئەوسا ئەزانی ماندوو بوونت کۆکردنەوەی پارە و سەرۆت و سامانەکانت ئەوەی نەیەهێنا لە دنیا کە خۆتت پێماندوو کرد کارەکەین کەسابەت دەکەین موچە وەرەگرین بەقەت تاقە و توانای خۆمان بۆ ژیانی خۆمان بەڵام کاتێک خەڵکانێک دەبینی لەسەر جێگا کەوتووە دکتۆرەکان جوابیان کردوون ئەگەر چارەسەری خۆت نەکەی ئیتر بەرەو مەرگ یان ژیانێکی کولەمەرگ بۆیە ئێمە لە بەخشینەوە شار بە شار و دێ بە دێ دەگەڕێین هەژارە فەرامۆشکراوەکان بە ئێوە دەناسێنین ساڵانێک لە نێو جێگا بە چای بە فرمێسک بەبێ ئەوەی خۆیان تاقە و توانیان هەبێت پشکنینەکان ئەنجام بن بەڵام کاتێک تۆی خێرخواز لە ڕێگەی بەخشینەوە بە هەر چەندێک ئەتوانی هاوکاریان بکەی دڵنیاتان دەکەینەوە دایە مامۆزیش وەکو نەخۆشەکانی ترمان دوای چەند مانگێکی تر بە هاوکاری بە کۆمەکیەکانی ئێوە دڵی خۆشە بێت لە شوێنی فرمێسکەکان خەندەی بۆ دەگەڕێتەوە ئێوە بێنە بەرچاوی خۆتان پیاوێ لە تەمەنی نزیکەی 6 ساڵی کرێکاری ئەکات بە کرێکاری ژیانێکی کولەمەرگی پێکهێنابوو شکر بوو بەڵام قەدەر دێت و خێزانی گورچیلەکانی لەدەستدات ئێستا ئەو چەند مانگێکە وازی لە کرێکاری هێناوە شەو ڕۆژ سەری لەسەر سەرینەکەی مامز داناوە و هەردووکیان خەفەتبارن چاو بە فرمێسکن لە کاتێکدا چارەسەری هەیە بەڵام هاوکاری مادیەکان ڕێگرن وەکە بینن هەفتەی دووجار سەردانی دکتۆر دەکەن چەند سەعاتێک لەژێر شۆردنی گوچیلەکان بە ناڕەحەتی و
بە خەمباریەوە چاوەڕێەکەن هەموو هەفتەیەک دوو جار سەردانی نەخۆشخانەکەن. تۆی خێرخواز، تۆی میهرەبان، لە پێناوی خوا لەبەر خوای پەروەردیگار هاوکاریان بکە و فرمێسکەکانیان بچڕە و کەسێک لە مردن ڕزگار بکە. ژیانێکی کولەمەرگ، ژیانێکە سەرتاپای ناڕەحەتی و ناخۆشیەکە ناتوانێت قومێک ئاو بخواتەوە بەدڵی خۆی، ناتوانێت کەوچکێ چێژ بخوا. بۆیە هەرکەس لە ئاستی خۆی لە تاقە و توانای خۆی کوردانی هەرێمی کوردستان و کوردانی تاراوگا ئەتوانن هاوکارمان بن بۆ ئەوەی فرمێسک و نەهامەتی و ناڕەحەتی و ناخۆشیەکانی ئەم خانەوادەیە دوای چەند مانگێکی تر بکەین بە خەندە و خۆشی بە هاوکاری و پشتیوانی ئێوە و بە پشتیوانی خوای پەروەردیگار. بۆیە لە بەخشینەوە لە گەڕەکی کەس نەزان لە شاری هەولێر چاوەڕوانی هاوکاریەکانی ئێوەی خێرخواز و بەخشندەی تا ئاوادانکردنەوەی ماڵێکی تر و بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرین هەشاد و کامەران بن. خواتان لەگەڵ.